لە دوای ڕیفراندۆم بەڕای شارەزایان هەرێمی کوردستان تووشی دۆخێکی چەقبەستوو بووەتەوە لە بەرامبەر ئەوەی ڕوویدا و ئەوەش کە عێراق هێشتا دەرگای گفتوگۆی بەڕوودا نەکردوێتەوە وەک لەم کۆڕەدا لە واشنگتن باسی دەکرا گرنگە هەرێمی کوردستان پێداچوونەوەیکی هەبێت بەو هەڵانەی ڕابردوو بە تایبەتی دەسەڵات لە هەرێمی کوردستان هێشتا لە دەستی یەکێتی و پارتیدایە. حکوومەتی هەرێم لە ساڵی 1992ەوە گۆڕانکاریی ئەو توی بەسەردا نەهاتووە. دوایی هەڵبژاردننی ئەو ساڵە پارتی و یەکێتی گەیشتن بە دەسەڵات و هەتا ئێستاش لە دەسەڵاتدا ماونەتەوە. بەردەوامیش بوون لەو گەمە سیاسیە کە ڕێگەیان نەداوە هێزی تازە و دەموچاوی سیاسی نوێ بێنە دەسەڵاتەوە. لە کاتێکدا کە یەکێتی و پارتی لە پەرلەماندا کورسیەکانیان کەم بووتەوە بەڵام بەهێزترن لەبەر ئەوەی هەموو دەسەڵاتێکی سەربازی و بەدەست ئەوانەوەیە. سەرڕای ئەوەی داعش لە ڕووی سەربازیە و کۆتایی هات بەڵام شار و شارچکەیەکی زۆر داڕوخاو ژمارەی ئاوارە گەڕاوەکانیش دڵخۆشکەر نییە و وەک شارەزایان دەڵێن نێوەندی شیعە و کورد و سونەش لە بارێکی باشدا نییە. بە پێی ئەو بڕوایی لە ئارادایە پێویستیان بە عەبادیە پیاوی خۆیانە هاوپەیمانیانە لە عێراق دەیانەوێت لە هەڵبژاردنەدا براوە بێت. حکوومەتی هەرێم شەڕی داعشی بە سەرکەوتووی کرد و چەندی قوربانی گیانی لەو شەڕانەدا داوە بەڵام چارە نووسەکەی ئەو ڕووداوە چاوەڕوان نەکراوانە بوو کە سیاسەت مەدارە کوردەکانی هەرێمی کوردستان حسابیان بۆ نەکرد بوو. ئەمریکا و تورکیا پەیوەندیکی زۆر باشان لەگەڵ هەرێمی کوردستاندا هەبوو بە تایبەتی لەگەڵ بەرزانی. ئەمریکا و تورکیاش لەو پەیوەندیە قازانجان کردووە. بەسوود بۆ بۆیان لە سەرکەوتوی حکوومەتی هەرێم بۆ تورکیا هاوبەشێکی باشی ئابووری بووە. بۆ ئەمریکاش لە شەڕی داعشدا کاتێک پرسی ڕیفراندۆم خرا سەرمێزی سیاست هەردوو لە ئەمریکا و تورکیا ڕوون بووە کە لەگەڵی دانین بە هۆکاری ئەوەی کە دەبێتە ئامڕازێک بۆ پشێوی و ناجێگیری سیاسی لە ناوچەکەدا بەڵام بەرزانی ڕیفراندۆمەکەی هەرکرد. نوێنەری هەرێمی کوردستان لەو کۆڕەدا وەک میوان باسی لەوە کرد پرسی سەرخۆبوون و ئۆتۆنۆمی پرسێکە هەرەمێنێ. خەونی سربەخۆیی بەردەوام لە ئارادایە تا ئەو کاتەی کە هەست بکرێت کورد یەکسان نین بە هاوڵاتیانی دانیشتووی بەغدا و یان نەجەف. هەرێمی کوردستان وەک بەرپرسەکانی دەڵێن ئامادەی گفتوگۆکردنن لە بەرامبەردا حکوومەتی عێراقیش ئامادەی نیشانداوە بەڵام ئەو گفتوگۆیە هێشتا نەبۆتە کردار. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.